عێراقی دا بەردەوامن گەلۆ ڕەوشە سیاسیا وی وڵاتی بەرەف چ ئاراستەیە دیچە لە بیرەوەریە 8 ساڵیا عێریشا داعش لەسەر شنگالێ چەند قوربانی ji dengê Amerîka ra diaxivin û li Enkerê êriş li ser sê navendên ew li Elewiyan têkirin xwepêşandanên dij wê li Diyarbekirê hene. هەر لەم بەرنامەیەدا وردەکاری زۆرتر لەسەر گەشتەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ ئاسیاش دەخەینە ڕوو. نانسی پلۆسی سەرۆکە ئەنجومەنی نوێنەرین کۆنگرسی ئەمریکی لێبەرە لە ئیرۆ دوشەمبێ دەست بە گەڕەکە سەردانە وڵاتین ئاسیا بکە دەدەمێ و گرژیا دیپلۆماتیک بچینێ ڕە هەر هەیە لێ وێ نەگوتیەکە ئەو دێ سەردانە تایوانی بکە یان نەکو خەما مەزەنا چینەیە ڕاگەاندنە پلانە خانم پلۆسی ji بۆ گراڤا تایوانی بووە سەردەمێ دەرکەتنە هۆشداریەک گەلک بەهێز ji aliyê Çînê ve û nerehetî jî di koşka spî da li demekî ku Serok Biden hewla sistkirina girjiyan bi Çînê radide. Di daxuyaniyekê de ofîsa Xanim Pelosî gotiye ku seredan dê giraniyê dan te ser ewlehiya hev beş peywendiyên aborî û hukûmranî û dewletkariya demokratîk li herêma Indo-Pasifîk. داخویانی نگوتیه که اگر خانم پلوسی دی سردانه تایوانی بکه یا نه قوناغین سرداناوی دی مالیزیا کوریا باشور و ژاپۆنی وەگرە. بۆ زانیاری زۆرتر لەسەر گەشتەکەی نانسی پلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ ئاسیا هاوکارم نەجیب باڵاییمان لەگەڵە بە شێوەی ڕاستەوخۆ. نەجیب ئەو کاتت باش. نەجیب دەمێ بزانم کاریگەریەکانی ئەم گەشتەی نانسی پلۆسی لەسەر پەیوەندی چین و ئەمریکا چی دەبێ وەک دەزانی چین هەڕەشە و هۆشداری زۆری دابوو لەمەڕ ئەم سەفەرە. بله بفراو چارچوباوی سردانه دا اگر هاتو نانسی پلوسی سروکا انجمن نوێنەران سروکا کنگرس امریکی سردانا تایوانی کرد زیدباری کو پیشوقت پکین و دستلاتدارن چینه هشیاری دایا کو اگر سردانه که وسا چه ببه و حتی کو تفگره که لشکری در که هوله و اوی قد قبول نکن تشتکی وسا چه ببه جبر کو او سیاستا یک چین دپارێزن حتی داویه و او ناخوازن کو تایوان یعنی ببه لیستکه سیاسی و تایوان نابه پارچک دروی ولات وان یعنی اجتماعی چینه وزارت دروی چینه ایرو لسرناو چاو لیچیان داخویانی دایا و دبیجه کو اگر پلوسی سردانه تایوانی بکه و ببه صدما درکتنا آلوزیه که مازن یا سیاسی و هر وصا تفگره که لشکری جی دورنای دیتن بفراو پیشوقت جی برپرسین امریکی دابو نخویا کرن که حتی دبه فروکا پلوسی دما دچه تایوان راستی هیرشه که بی اف هشیاریه جیهاتیه دان باشە نەجیب کاردانەوە نێوخۆیەکانی ناو ئەمریکا سەبارەت بە گەشتەکەی نانسی پۆلۆسی چۆنە ئایا پۆزەتیڤە یا وەکو نەرینیە الگور دخویانیا وزارت دروه انکو دخویانیا کوشکا سپی لسرناو کارینا ژین پیر دبیجه کو هفکاریک دناوبرا مو کنگرسی ده هیا و اولکاری و سیاستا یا اداره جو بایدن به کنگرس راتی کلداره و هر گوهرینک چی به امی بدینا کنگرسی لی داخویانی قد نابیجه کانه دی پلوسی سردانا تایوان بکه حتی نهاش بر مثلا جیو سیاسی و مثلا اولکاری لی داخویانی اوفیسا یا پلوسی دا هات یا خویا کرن کو سردانا وی د چارچوبا چارولاتن هندو پاسافیک دایا پیشی لسنگافور ایرو لسنگافورا و اوی هر مالیزیا و کوریا باشورو پاشی اوی هر ژاپونیا حتی کو وزیر دروی بری امریکا مایک پامپیو بو مدیا امریکی آخفتی و گوتی اگر کو پلوسی سردانا تایوانی بکه و به صدما درکتنا کریزه که مازن هر چند سردما دەسەڵاتداریە سەرۆک دۆنالد ترامپ دا
هم مایک پۆمپیۆ هەمژی وەزیرێ بەڕەڤانی چبوونە تایوانی و سەردانا تایوانی کردبوون. زۆر باشە، سپاس بۆ نەجیب باڵایی هاوکارم کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵماندا بوو. سپاس بۆژێ. ئاوڵەی مەیمون لە ئەمریکا لە بەرزبوونەوەدایە و تاوەکو ئیستەش زیاتر لە 5,000 حاڵەت لە سەرانسەری وڵاتەکەدا تۆمار کراوە. لە ئیستادا هەم لە شاری نیویۆرک و هەم لە ویلایەتەکەشدا بەهۆی نەخۆشیەکەوە باری نائاسایی تەندروستی ڕاگەندراوە. بینەری راپۆرتێک دەبین لەم بارەیەوە. ڕۆژە یەکشەمێ ویلایەتە نیویۆرک دەگەل باژارێ سان فرانسیسکۆ ڕەوشە ئاوارتەیە سەخلەمیە گشتی ڕاگەهان پشتی بلندبوونا ڕێژەیە کەیسن سۆرەکت مەیمونان ئانکۆ مانکی پاکس. راپۆرتن باژارێ نیویۆرک ددنزانین و نێزیک 150,000 ڕۆنژوان دمەترسیە vê nexweşêdane. Navenda kontrolkirin û nehiştina nexweşiyan CDC dibêje ku belge didinzanîn zarokin jêr 8 salî û kesin nexweşiya HIV hene renge zêdetir ziyana vê nexweşiyê bibînin. دەسەڵاتدارن ساخلەمیە زێدەتر تیژ دخەنە سەر mêrin هەڤڕەگەزخواز lê keysin Monkey Pox ji derveyê civata hevregesxwazan jî belav bûye. وەکو هەر نەخۆشیەکە ڤایرۆس بدەر زیانê digehînte civakeka taybet lê monkeypox metersiye ji bo her kesekê. Rûnijvanê New York Mark Hall meha borî nexweş ket. لە دەستپێکی نیشانن ئینفلاوانزێ لە من دیار بوون. دایێ ئەس گرتم لاشی من لەرزی و خوهدان بسەر من کەد. سەری من ئێشا و ئەز ماندوو بووم. بنگوهێ من وەرمد. ئەف جا لەسەر لاشی من و دەست و پێن من برین دەرکەتن. Monkey Pox nayê nasîn bi nexweşiyeka birêya seks tê veguhastin. Ew birêya pêst belav dibe, çi birêya seks be yan jî nêzîkbûna pêst. Ew kesên di metirsiya vê vayrosê dane em wan han didîn derziya vaksînê werbigirin niha em rêzên dirêj dibînin ji bo vê vaksînê. Lê wîlayeta Kaliforniya jî bû demjimêrin dirêj xelk çaverê vaksînê dikin. Rêveberiya xwarin û dermanan FDA zêdî 700,000 vaksînin Monkeypox erê kirine ku ta niha 340,000 ji wan wek koşka spî didezanîn hatine belavkirin. Niha çav li ser serokê Amerîka Joe Biden e gelo ew ê di van rojan da rewşa awarte ragehîne yan ne. Ravîn Doskî, Dengê Amerîka. Karmendên ajansa nobedar niştimanî lê navendên Erkin awarte li bajarê Frankfurtê wilayeta Kentuckyya Amerîkî duh yekşemê civ ya bûn ji bo Erkin rizgarkirin û alîkariyan piştîbaranên boş li herêmê bûn sedemê lehyan li demê ku xelkê Apalachiya hewla didin hêdî hêdî vegerine jiyana xwe ya asayî hûjdarî hatiye dan ji lehiyên ji nişkê ve li heşt deverên wilayeta Kentucky. Ajansa Niştimaniya Keş û Hewaya Amerîkî dibêje pitir ji 4 încaniyan pitir ji 10 santimetrên baranê duh yekşemê barîne û hêşta pêşbîniya baranên pêtir têkirin heta duh yekşemê ji mara miriyan diwan lehî û barovayan da li heftiya borî geşt 28an kar bi dest dibêjin ji mara qurbaniyan wê bilindtir be ku li heftiyên dahatî jî ew ê windabûyan bigerin heta niha 37 kes nedyarin. زانایان دەڵێن ئاگرکەوتنەوەکانی دارستانەکانی ڕۆژاوای ئەمریکا گەورەتر و سووتێنەرتر و وێرانکەرتر بوون لە ڕابردوو. بینەری راپۆرتێک دەبین لە لۆس ئانجلسەوە سەبارەت بە ئاگرکەوتنەوەیەکی نوێی دارستانەکانی کالیفۆرنیا. ماڵەکان وێران بوون و ژیان شێوەوە. ئەم ئاگرە کە ناوی لێراوە ئۆک گەورەترین ئاگرکەوتنەوەی ساڵە لە کالیفۆرنیا لە ڕۆژی هەینی هەفتەی یەکەمەوە 8,000 هێکتار زەوی سووتاندووە. لە ئالاسکاش بە پێی بەرپرسانی ویلایەتەکە ئاگرکەوتنەوەکە 1 ملیۆن هێکتار زەوی سووتاندووە. شارزایەکی ئاگرکەوتنەوەی دارستانیش پێی وایە ئاگرەکان ئاراسەیەکی فراوانتریان گرتووەتە بەر. ئێمە بینیومانە دوو هێندە زیادبوونی سووتانی دارستانەکانی ئەمریکا لە وەتای هەشتاکانەوە کە ئەمەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەستە بە بەرزبوونەوەی پلەی گەرماوە لە چاو ئەو ساڵانەوە. هەروەها بەرپرسەکە دەژڵێت خان و ماڵی زۆرمان خستۆتە نێو ئەو مەترسیەوە. کارەکانمان دەری خستووە کە زیاتر لە ملیۆنێک ماڵ لە دوودەیەی ڕابردوودا لە سنووری ئاگرکەوتنەوەی دارستانەکاندا بوون. زیاتر لە 59 ملیۆن ماڵی دیکەش 1 کیلومتر لەو سنوورە دوور بوون.
دەتوانین یارمەتی دەربین بە تەنەکردنەوەی دارستانەکان و لادانی پوش و پەلاش کە خێرا دەسووتێن، بەڵام کۆنتترۆلکردنی ئەو گازانەی خەریکە حەسارەکەمان گەرم دەکەن و ئاگری گەورە ئەخەنەوە، وەک زانایان دەڵێن بە هەمان شێوە گرنگە. ئێمە خواستی ئەوەمان هەیە کە جخت لە بوارێکیان زیاتر بکەینەوە، ڕەنگە پرسیارەکە پەیوەست بێت بە بەڕێوەبردننی دارستانەکان یان پەیوەست بێت بە گۆڕانی کەش و هەوا، لە ڕاستیدا پەیوەستە بە هەردووکیانەوە. سووتاندنێکی سنووداری پوش و پەلاش بۆ ڕێگەگرتن لە کەوتنەوەی ئاگر تەکنیشێکە، بەڵام دەڵێن ئەوە مەترسی هەیە کە لە دەست دەربچێت و ئاگرەکە فراوان بێت. ڕایگەشتیش لەو ڕێگایە تا ڕادەیە بەگومانن. چەند حاڵەتێکی زۆر کەم لە دەست دەردەچن و دەبنە سەردێڕی هەواڵەکان. لەم هەسارەی گەرم بووە گەرمیەکەی لە زیادبووندایە و ڕۆژانە گەرمتر و شەوانە گەرمە، دەبێتە هۆی ئاگریکەوتنەوەی تونتر و کەمبوونەوەی سەرچاوەکانی ڕوبەڕووبوونەوەش. لە کاتێکدا ئاگرکەوتنەوە بەشێکی ئاساییە لە دارستانەکان، تەنانەت باڵدارەکانیش هاوشێوەی دارکوونکەرە خۆیان لەگەڵ ئاگرکەوتنەوەدا گونجاندووە. ئەو باڵدارانە درەختە سوتاوەکان بەکاردەهێنن بۆ ناوهێلانەکانیان، پشت بەو سەرچاوەیە دەبەستن. زانایان پێیان وایە ئاژەڵان و مرۆڤ پێویستیان بە دارستانێکی خۆراگر و تەندروست هەیە، شتێکە لە ڕابردوو هەمان بوو، بەڵام لەوانەیە لە دەستماندا بێت. ئەوانەی دیراسەتی ئاگرکەوتنەوە کێوەکانیشەکەن پێیان وایە ئیدارەدانی دارستانەکانمان و جڵەوکردنی دەرهاویشتە کاربۆنەکان و بیناکردنی خانوبەرەی زیاتر سەلامەت و تونند و تۆڵ هەمووی بەشێک بن لە چارەسەری. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی مایکل سۆڤن لە لۆس ئەنجلسەوە. پێشاتین سپێدەیە ئیرۆ دوشەمبێ لێرە لە واشنگتن بە نەخۆشیە سەرۆک بایدن دەست پێ دیکەن لێ دیسانژی ئەم چاوەڕێی چەندین پنگاوین سیاسینە. فەرهاد فەلاحی ژێ ناوەندی پامین دەنگی ئەمریکا بمەڕەیە. فەرهاد فەرموو. بەڵێ دەخیل سەرۆک بایدن پلانی ئەوەی هەبوو لەم هەفتەیە پێشڕووماندا سەردانی شوێنە جیاکانی وڵات بکات لەو ڕاستەوخۆ لەگەڵ خەڵکی ئەمریکا باسی پلانەکانی بکات بۆ بەرەنگاربوونەوەی ئەو قێرانە ئابووریەی ڕوبڕووی وڵات دەبێتەوە. بەڵام لە دوای ئەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو پیشکنینی کۆڤیدەکەی دیسانەوە پۆزیتیڤ دەرکەوت، کۆشکی سپی ڕایگەاند خشتەی سەردانەکانی سەرۆک هەڵوەشاوەتەوە و سەرۆک بایدن لە کۆشکی سپیەوە بەردەوام دەبێت لەسەر کارەکانی. سەرۆک بایدن لە گرتەیەکی ڤیدیۆیی داوتی من هەست بە باشی دەکەم، هەموو شتێک باشە. دەخیل لە کاتێکدا بایدن لە کۆشکی سپیدا لە قەرنتینەدایە، دیموکراتەکان نزیک بوونەتەوە لە پەسەندکردنی ڕەشنووسی پرۆژە یاسای کەمکردنەوەی هەڵاوسان لەم هەفتەیەدا و بەندە سەرەکیەکانی پرۆژە یاساکە کەمکردنەوەی بەهای دەرمانە دانانی سنووری کەمترین ئاستی باج لەسەر کۆمپانیەکان کە لە سەدا 15 دەبێت و هەروە و بەرهێنانی مێژووی بە ڕێژەی 369 میلیارد دلار لە بواری بەرنامەکانی وزە و کەش و هەوا لە خۆ دەگرێت. سناتۆر جۆ منشن ئەوەی لەگەڵ سناتۆر چاک شومر سەرۆکی زۆرینەی دیموکرات لە ئەنجومەنی سینات ئەم پرۆژە یاسایانیان ئامادە کردووە. لە وتوێژێک لەگەڵ کاناڵی ABC نیوزی ئەمریکی وتی ئەم پرۆژە یاسایەت لەبارەی وەبەرهێنانە لە ئەمریکادا. جۆ منشن وتی ئەمە هەمووی سەبارەتە بە بەرەنگاربوونەوەی هەڵاوسان، ڕێژەی بەرزی بەهای وزە هەموو شتێکی تر لە ژیاندا کە دەتەوێت بیکەیت زیانێکی گەورە دەگەینێت. بەڵام لە لای خۆیانەوە کۆماریەکان دوو دڵن لەسەر ئەوەی ئەم پرۆژە یاسایە بەربڵاو ئەم پرۆژە یاسا بەربڵاوە دەتوانێت چی بکات. سەناتۆری کۆماری لە ویلایەتی پنسیلڤانیا پەت تۆمی لە وتوێژێکدا لەگەڵ کاناڵی CNN ئەمریکی پرۆژە یاساکەی بە کارەسات ناوبرد. تۆمی وتی ئەمە تەنیا هەڵاوسان خراپتر دەکات، ئەم پرۆژە یاسایە هیچ شتێکی باشی پێ نییە. دەخیل نیگەرانیەکان لە سەر بارودۆخی ئابووری وڵات هەتا دێ زیاتر دەبێت لە دوای ئەوەی هەفتەی ڕابردوو بانکی ناوەندی ڕێژەی سوودی بانکی بەرسر کردەوە، ئەمەش بووە دووهەم جار لە ماوەی سێ مانگی دووهەمی ئەم ساڵ. هەرچەندە بەرزبوونەوەی ڕێژەی و بەرهێنانی ناوخۆیی ئەو نیگەرانیانەی کەم کردەوە کە ڕەنگە ئابووری ڕوبەڕووی داڕمان ببێتەوە لە کاتێکدا ڕێژەی هەڵاوسان لە ئاستی هەرە بەرزی خۆیدایە لە ماوەی چواردەیە ڕابردوودا. نێڵ کاشکاری سەرۆکی بانکی یەدەکی فدرالی ویلایەتی مینیاپۆلیس لە وتوێژێک لەگەڵ کاناڵی CBS ئەمریکی وتی تەنانەت بەرزکردنەوەی ئاستی داهاتەکانیش ناتوانێت چارەسەر بێت. ئەمە زۆر جێگای نیگەرانیە و تەنها چەند بەشێک لە خۆ ناگرێت. ئەمە بە هەموو جونگەکانی ئابووریدا لە بڵاوبوونەوەدایە. نیل کاشکاری هەروەوتیشی یەدەکی فدرالی دەبێت کاری زیاتر بکات بۆ ئەوەی هەڵاوسان کەم بکاتەوە بۆ ئەوەی هاوسەنگی ئابووری دروست بکات. بەڵام لێرە لە واشنگتن و لە نێو بینای کۆنگرس سەناتۆرە دیموکراتەکان
پێویستیان بەلانی کەم بە 50 دەنگ هەیە بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای کەمکردنەوەی هەڵاوسان بەڵام هێشتاش ڕوون نییە ئایا پشتگیری سەناتۆری ویلایەتی ئەریزۆنا کریستن سینەمایان دەبێت یان ناکە هێشتاش پرۆژە یاساکەی واژۆن نەکردووە و ئەمڕۆ بڕیارە دەنگدان بکرێت لەسەرم پرۆژە یاسایە دەخیل دەگەڕێمە وڵات. سپاس فەرات فەلاحی ژناوەندی پەیامین دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. خۆپیشاندەران جارێکی دیکە وەک نیشاندانی پاڵپشتیان بۆ قسەکانی موقتەدا سەدر هێرشیان کردەوە سەر پەرلەمانی عێراق سەرکردەی کاریگەری شیعەکان داوای لە عێراقیەکان کرد ئەم دەرفەتە زێڕینە لەدەست نەدەن بۆ داوای چاکسازی و نەمانی گەندەڵی و کۆتایی هێنان بە سیستمی فەرمانڕەوایی تایفی لە وڵاتەکەدا. آلی گرین ڕێبەرێ ئوریە شیع مقتەدا سەدر پشتی خۆنیشاندانەکە بەرفرە دەرباسی ئاڤاهیا پەرلەمانی بوون و مان ڕاگەهاندن. خۆنیشاندان دژی دەستنیشانکردنا بەربژارێ چوارچووە هەماهەنگیە محەممەد شەیاع سوودانی دەرکەفتن لە لیفرا داخوازێن خۆنیشاندەران بەرفرەتر بوون. ڕێبەرێ بزاوا سەدر د تویتەکەدا خۆنیشاندان bi derfeteka zêrîn û şuxreşeka dijî gendeliya û guherîna sîstemê siyasî welatî nav kir. مطالبنا بسيطة اقتلاع الفساد من جذوره. داخوازên me bisanahîne binbirkirina gendaliyê ji rex û rîşal de û dawî înana cudahiyên civakî ku hinek kesên ji derve hatîn durustkirine. Hinek kesan xwe dewlemend kiriye li demê ku heştî heta heştî pênc sadê ji xelkê Iraqê nemaye binerd bin. Em nerawestin heta ku gendelî nemîne û em armanca xwe cêbicê dikin. Xelkê li vir daxwaza azadiyê dikin. Kar bi destekê bizava Sedr ragihand mangirtina civata nûneran vekiriye û dê berdewam bit heta daxwazên gel bêne bicihkirin. Ez tiştekî ji bo xwe naxwazim lê ev xurte bêkarin ketên cigara û benîştî difirûşin her çende wan belgenamên dîplom û doktorayê jî hene. Eger ku ew bêkar bibînin dê rastî narkotîkê û tiştên dibibin ji ber van kesên gendel. Bikemî ve 125 kes ji xûnîşanderan û endamên hêzên ewlehiyê li gor Wîzareta Saxlemiya Iraqê birîndar bûyne. Xalid Fetah, Dengê Amerîka. Heta niha jî xwepêşanderên Iraqî alîgirên Melayê Şîa Muqteda Esadê di nav avahiya Perlemanê Iraqê de mane û soz dane ku dest bi rûniştineka vekirî bikin ji bo astankirina hewlên neyarên waniyên siyasî ji bo pêkînana hikûmeta dahatiya welatî. Ew daxwaza hilbijartinên pêşwext guhertinên destûrî û derxistina neyarên Elsadê dikin. Her wesa diyara rûniştina di Perleman de gelekê wê aramtir be ji dûtîjiyên roja şemiyê ku xwepêşanderan dîwarên konkrîtiyên parastina devera kesik li Bexdayê şikandine. Van pêşhatan Iraq xistiye navkirîzên siyasî li demê ku du wilayên şîeyên sereke şerî li ser desthilatê dikin. بۆ دوایین زانیاریەکان لەسەر ڕەوشی عێراق و خۆپیشاندانەکانی وڵاتە دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکامان لەگەڵە کە لە ئیستادا لە سلێمانیە. دڵشادە و کاتت باش. دڵشاد بۆچی خۆپیشاندانەکان دژی کازمی ئەنجام دەدرێن؟ دیارە کازمی خۆپیشاندانەکان کە ئەوانی چوارچەوەی هەماهەنگی یاخود خۆپیشاندانی چوارچەوەی هەماهەنگی کە دژی کازمیە ئەوان پێیان وایە کە هەم کازمی هەم سەدر هەم عەرەبی سوننە هەم پارتی لە یەک بەرن. دیارە کازمی لە دۆخێکدا کە سەرۆکۆزیرانی عێراقی وەرگرت دۆخێکی جیاواز بوو لە عێراقدا خۆپیشاندانی تشرینەکان لە ئارادا بوو بۆیە شیعەکان دەستبەرداری و پۆستە بوون بە کازمیەکینا بە کازمی ڕازی نەبوونەوەن. بۆیە لە ئێستادا ئەوان پێیان وایە کە کازمی کار ئاسانی کردووە بۆ لایەنگرانی سەدر تا بینایی پەرلەمان کۆنتترۆل بکەن و تا ڕێگری بکە لە دەست بەکاربوونی
کاندیدی ئەوان کە محەممەد شایع سوودانیە بۆ پێکێنانی حکوومەتی داهاتووی عراقەوان بە هەموو شێوەیەک پێیان وایە کە کازمی بەشێکە لە کێشەکان وەلایەنگری سەدرا بۆیە لە ئێستادا ئەوان ئاراستەی ڕەخنە و ئاراستەی ناڕزایەتەکانیان ڕوو لە مستەفا کازمی سەرۆکۆزیرانی عراق کردووە بۆیە شیعەکان چوارچەوەی هەمانگی پێیان وایە تا کازمی لە دەسەڵاتدا بمێنێتەوە سەدر بەهێزترە بێت و پێیان وایە کازمی مماتەڵە ئەکا دەرفەت بۆ لایەنگرانی سەدرە ڕەخسێنێتە ئالۆزی و کێشە دروست بکەن بۆ ئەوەی خۆی لە دەسەڵاتە بمێنێتەوە و بەلای چوارچەوەی هەماهنگگیەوە ئیش و کار و جوڵەکانی کازمی خزمەت بە ئەجێنداکانی مقدا سەدرەکەوە بە هەمان شێوەش وەکو کەسێک لە بەرەی سەدر و عەرەبی سوننە و پارتی لێڕوانن بۆیە لە ئێستادا ئاراستەی ناڕزایەتەکانیان ڕوو کردووە لە کازمی پێیان وایە کە کازمی دام و دەستگا حکوومیەکانی عراقی خستۆتە خزمەت بەرژەوەندەکانی سەدر و مقدا سەدرەوە و پێشیان وایە کە سەدر خۆپیشاندان ئەنجامەدا ئەوێ کازمی لە پۆستەکەی بمێنێتەوە باشەکانی چوارچەوەی هەمانگی لە ئێستا باشە دڵشاد هۆکارەکەمان با بڵێم تقریبان لەلا ڕوون بوویەوە بەڵام دەمێ بزانم شۆڕکردنەوەی ناکۆکیە سیاسیەکان بۆ ناو شەقامەکانی شارەکانی عێراق تا چەند مایەی مەترسیە؟ بێگومان شۆڕکردنەوەی ناکۆکیە سیاسیەکانی نێوان چوارچەوەی هەماهەنگی و ڕەوتی سەدر بۆ نێو شەقامی عراقی ئەو پەڕیمایی مەترسیە بە تایبەت لە ئێستادا کە چوارچەوەی هەماهەنگی قەرارە خۆپیشاندان دەست پێ بکەن کە لایەنگرانی سەدر لەسەر جادن و دوور نییە پێکدادان لە نێوان لایەنگرانی ئەم دوو هێزەدا ڕوو بدات دیارە چوارچەوەی هەماهەنگی کە خۆپیشاندانەکانیان دەست پێ کردووە داوایان لایەنگرانیان کرد کە بڕژێنە سەر شەقامەکان ئەمە بە شێوەیەک لە شێوەکان وەکو وەڵامدانەوەی سەدر وەکو فشارخستنە سەر کازمی بەکاردێت بەڵام سەدر ئەمڕۆ نەک نەکشایەوە بەڵکو داوای لایەنگرانی کرد خۆپیشاندانەکانیان تەنها لە بەغدا قەتیس نەکەن بەڵکو لە هەموو شار و شارۆچکەکانی تری عراق خۆپیشاندان ئەنجام بدەن و هاتنەخەتی لایەنگرانی چوارچەوەی هەماهەنگی بۆ خۆپیشاندان لە کاتێکدایەکە بە پێی زانیاریەکانی ئێمە دوێنێ هێزێکی جیاواز داخلی ناوچەی سەوز کراوە و ئەیانەوێت چیتر ئەم دۆخەی کە هەیە لە سەدر قبوڵی نەکەن بۆیە لە ئێستادا دۆخەکە ئەو پەڕی لە لێواری ئالۆزیدایە هەموو هێزەکان با بڵین ئەو پەڕی گەیشتوتە لووتکە ناکۆکی نێوانیان و ناڕزایەتێک و کێشەکانی نێوانیان شۆڕ کردوێتەوە بۆ شەقام بۆ نێوان لایەنگرانیان بۆیە ڕەنگە ئەمڕۆ سەرەتایەکی جیاواز بێ بۆ عراقیەکان پێداچێت ئەم با بڵێن ئەو ئالۆزی و پێکدادانە کاریگەری هەبێ لەسەر هەرێمی کوردستانیش؟ بێگومان ئەم ئالۆزیانە لە دووسیە لاوە کاریگەری هەم ئیجابی هەم سلبی لەسەر هەرێمی کوردستانەیە وەکەوەی کە بەرپرسانی هەرێمی کوردستان باسیەکەن کاریگەریە نائیجابیەکان ئەوەیە کە لە ڕووی ئابوووریەوە بەشێک لە بودجێ هەرێمی کوردستان لە بەغداوە دێ لە ڕووی ئەوەی کە لە ڕووی سیاسیەوە کە بەغا ناوەندی بڕیاری عراقەوە هەرێمی کوردستان بەشێکە لە عراق و لەگەڵ ئەوەشدا بیرمان نەچوە کە هێزە شیعەکان چەندێک لە سەدر تووڕەن هێندە لە پارتی دیموکراتی کوردستانیش تووڕەن و پێیان وایە ئەم دۆخەی کە ئاگوزەریە با بڵێن پارتی دیموکراتی کوردستان هۆکار بووە لەگەڵ عەرەبی سوننا بۆ تێکدانی ناوماڵی شیعە بۆیە ڕەنگە دوای ئەم ئالۆزیانە ئالۆزیەکان ڕوو لە هەرێمی کوردستانیش بکە بەڵام لە دیوێکی ترەوە بەرپرسانی هەرێمی کوردستان باس لەوە ئەکەن کە هەرچەندە بەڕوونی نایدرکێن ئەوان باس لەوە ئەکەن هەتا ناوماڵی هێزە شیعەکان ناکۆک بن کاریگەری ئیجابیە بۆ هەرێمی کوردستان و نایان پەرژێتە سەر هەرێمی کوردستان کە فشارەکان لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی لەسەر مەوزوعی نەوت و لە ڕووی سەربازی و لە ناوچە کێشە لەسەرەکان فشار بخەنە سەر هەرێم بۆیە ئەکرێ بڵێن ئەم کاریگەریانە دوولایەنن و لەگەڵ ئەوەشدا کە خۆپیشاندان لە بەغا دەستی پێکردەوە ئاڵۆزوی دروست بووە لە هەرێمی کوردستانی شێزەوە پۆزیسیۆنەکان بانگەشەی خۆپیشاندانەکان دیارە ئەمەش خۆی بە خۆی کاریگەریە لەسەر هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ دڵشاد ئەنوەر پەیامنێری دەنگی ئەمریکا کە لە ئیستادا لە سلێمانیەوە لەگەڵماندا بوو. زۆر سپاس بێ. نەڕازی بوون لە هەمبەر ئێریشا لێ دیژی ناوەندن عەلەویان لە ئەنکەرێ ناوەڕۆکی راپۆرتەکە مەیە. هەروەها هەواڵێکی دیکەشمان هەیە سەبارەت بە ئێران بەڵام پێشەوە بگەڕێنەوە بۆ لای هەواڵەکان ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن.
لە بیرەوەریە 8 ساڵیا عێریشا داعش لەسەر شنگالێ قوربانیە نوان تاوانن و بە جنۆسایت هاتی بنافکردن ji aliyê çendîn saziyên nêfneteweyî ve nexweşiyên rojên koletiya destê wê komela terorîstî li bîra xwe tînin. Kawa Umer Peyamîrê dengê Amerîka li deşta Mosulê kameraya Kurd Connection biriye navmala xanimekê jwana ku sê zarokên xwedî pêdawîstiyên taybet jî hene. چندین کەسوکار نوێژی هێشتا وندانە. سەرڕای دەردێ غەریبیە و دیمەنێن bi çavên xwe dîtîn di karesata Şengalê da wekû wê gotî te'da û zulma Daeş gelek bi serê wan înaye. Ew deyka sê zarokên xudan pêdiviyên taybet û rojane xwarinê bû amade diketin û serê deriya wan diket. Faîzayê xoradestî qedera xwe nekiriye û berdewamiyê dete jiyana xwe. Rabûne zarwên ilmiddan heta nebijî beseb serê me kirin. Xwarin nebû, ne xwarin hebû zbidme be hene nanî kifkî bû. Enî me mirin ji wî halî xweştir bû. Bû mavê 43 rojan destên çekdarên Daeş da bû bi sedema şerekî navbera hêzên pêşmergeyî û çekdarên Daeş ewan bi derfet zanî xwe qurtalken û ji xanesorê bigehne satirên pêşmergeyî. Ew di gel mêrê xwe û sê zaroyan. Wî demî zêdetirî heftê kesan ji binemala wê û kesûkarên wê nêzik mîna xuşk û bira dihêne bêserûşînkirin. Lewma her demê sêyî heşt nêzik dibît, êstirên çavên Faîzayê ranawestin û bîriya kesûkarên xwe diket. Mala me ji xanesohrê ye, xelkê Şingal. Bes li nêve xanê û sinûnê de hatine girtin. Teqrîba 77 nefera ji mala me hate girtin ji bine mala me. Em neh li wî cihî de hêlan. Hatim ser me de girtin. 5 bira min girtîne û 2 xweşkên min girtîne û tiyêm sê zarok xwe girtîne ew jî pakurmamê min e û dima min bi aîlê xwe ve kamil girtîne. Dimetin bi aîlê xwe ve kamil girtîne. Mêrê xwişka min girtiye ji zavayê me ye. Êd me kuştî bana me zanîba bila hastîş me ranîbana. Êd me xtûfîn tiştek me jî zanîba gotvana ya saxin yan mirîne. No îro em mirîne. Ew mirîne û em mirîne. û ser vî halê me de tiştek ji me re nehatiye kirin jî. من هو ایرو تشتکش منو زارم روسا ما او عذاب دید ما بلنگازی دید ما رزیلی دید ما لیدان دید ما نخوشی دید ما همو دید نو ایرو حق زارم بونه العراق اذا بان نقف حاله وان با فرمان و کشتن و بسروشینکرنا کس و کارین وی و آستنگین جیانا روزانه افجنه کریه عاشقا سروشتی و جنگه هکا پاقش لوما و خانوی خوال نحیا با عدره ابدهان گل و ریحان لیچان دینو روزانه سغبیر دکت کاو عمر دنگ امریکا دشتا نینوا لبیروریا کۆمکوژیا شنگالیان بە دەستێ داعش ڕزگار بووی هیوی دەکەن و جڤاکان نێفنەتەوەی کارێکی بکەن ji بۆ ku تاوانبار بگەهنە جزایên xwe قوربانî dibêjin nabe ku ew saleka dî li vî demî heman daxwazê ji civaka nêfneteweyî bikin da ku li derdê wan xweyî derkevin. Niha Leyla Xelef rizgarbûyeka koletiya Daişê ji Zaxo û herwasa Saîd Qasim Silêman bi rêveberê destpêşxeriya Nadiye Murad û rêxistiya Ferîdeya nêfneteweyî ji Almanya bimerane. Ez spasiya we dikim Leyla ez ji cem te dest pê bikim ez dizanim bîrêweriya heştiya ya êrişa Daeş lê dîsan jî bîrêweriya sê salî ye ku tu bi xwe hatî rizgar kirin. Em dixwazin ji te bibîsin. Çîroka te bi Kurtî û te divê çi bêjî li vê rojiyê? gelek memnun. Rastî ev 8000 îbade serî me yê ziyade hat û tiştekî gelekî zehmet û îbadeka gelek amazin bi aveka serî yê ziyade hatî. Rastî ev bûne 8 sal e heta niha em yani mixeyim de dayişînke ê Şingalê hemû bû û pê hatîne girtin pê hatîne kuştin rastî pir şikilekî tiştek weka ji me re nehatiye kirin heta niha. Ne qanûn ne edalet ne cunûsayî de tenha jî yani
حالي ما هجي وكا بريا بالي وراسي تان بعد جي مستمرة تستريكا ليلى ام فيديو كي دبين نها او فيديو روجات هاتي رزقار كنت خازم توي روجيش مره بيجي تشاوا بوشترا خدي براسي روجا كان خوش بو كمان كاس خلاص بوم شوي جهنمي بس يعني هر يعني الفيدر يجي من زحمتك زعما خيمه كذا عايشين وكأم ناجيات المخيمة عدد عايشين وكهتانهم إزديشن قال نازحن فيدري راسي مديا كمثلا شتكش مرة هاد باكرن إيش ما إزديارة عدالة هاد با تشكرش مرة جبر يعني مفقودين هتانو هينا بهزارة مديا هتانو يعني مزان بتشتكش وان إختيرك دستوان دا جبر مديا حكومتي يعني تشكيلة بشكل مثلا تنسيق بشكل حكومة سوريا حتى أنا كاريبا كوان إتكماي خلاص في دراسي حتى أنا بهذا ميري معين الدستوان دو أزقوا موجود بمهنجا كتلحفر كهزارة جنو ميرو زارو جيك قطعن داعش وراسي طيارة راسي ما هبنا يكود دوسيجي وكهزارة ناجيات جي في ثاني كان موجود بون حتى هاي كيجي يعني تشتكش مرة نكر حتى هاي كيجي نبغى او الظلام هم كذا بنكاوجني عمر ما باشا ليلى استخواز مزان چند التمانة هطانها چند كسكاري التمانة شنا ديارن وندانا خد كسكاري من باو برين مخالو كرخالم معنا يعني هطانها تقريبا دهاش معلم معايا وإذ كم حاكمجي أنهم وجي ناجينا بالي ليلى بمرة بميناش كرما خبرنا بمينا أنها سعيد بمرة يجي ألمانيا دخازم أو مرة بيجي كالبيروريا هاش صالية أو دخازم شي بيجن سعيد فرمو بله دخيل قالك ممنون بس ما دويت تشتكي سراست بكم از بنابي رخرا فريداني بدولتي في مزبينم جنابي تبعسا رخرا نادية جيكر أو رخرا كجدو أم بيجي أرجيتك مع الأسف أزين كاربم قالك تشتدنو بيجمش صالة درباس بوي حكم قول بدنا رقميت كالصالة دي ويد إي سال قالك فرق نينا بتر 1700 كتشكو خوش بوداكيد محتان هدون داينا عدد قالك كيم جوان هاتينا رزقار كرن حكم روشا بيجن خلقي مال شادر هذا الكامبادا اللي بنيرن قالك بوهرين ورجين هاتي كرن شنقالي ديسا جي خدمات نينا بشكلكي ام بيشن باش ديسا قصفة تاريت تركيبا يانجي جروبي ديد تشكدار لشنقالي مستمرة خلق نقالي فكري فجي داخيا بحر تشتي صالة ديما قوتي ام جاكا ديادن لي تشتكي جرنگ هات لباجار ألمانيا بري هفتية كي لدادگاه بلندا باجار هامبورغ كيسا دوي كل سر آستي جهاني وك لدادگاه ناساندنا جينوسايد ازديا يعني جيف تشتيف سر ازديا وك كمال كوجي هاتا ناساندن كل سالا بوري جدا لهي بعده او يكم كيس بول سر آستي جهاني هكا كسا كي داعش سعيد الزانم نهاد البرلماني الألماني ده يجي بحث هياكو رنجا أو دانستاندرين بكنيان بريارك بدن السر مسلاكو أو يا الشنغالي بيجنو سعيد با اللي أزبقرم جم ليلى تجد خوازي إيرو يعني الزانم جنتا الكردستاني لجوراكو أم دبيسين يا نبس يا تفايا وان قرباني يعني رزقار بوين ده سدا عجينا خوشة تدو خوازي در كفيجي ور أزبار كم بري نهاد تخواست بو أكيد يعني مناجيات مثلا هما مدريد كمثلا أم دركبن إشبرك هطان هو العراق ده يعني تحقي منينا كمثلا حقي ما العراق ده هوا أم الدولة تأخذها ندبونا نازح أم ندبونا يخسير أم ندبونا أهل الضحايا اللي في دولة ده بس هذا وقلت هطان حكومة العراق تشتكش مرنا كده هش صار بهورين هطان أم الفيدري يعني المقيمة دقة بحاتينا وقلت بيجي شنقال جي وضعي قالك يجي نيقاجك وضعي شنقال قانش يعني أكيد يعني قالك البيان بقرر مالخو يعني أكيد كنا ذيك الشادرة كذا بعيش وما الدنيا قدام وزين شادر جي وقت كفنا يوم زين تجاري أم تدا تشوتن وكحتى بدها تدا شوتنا وبدها خو تدا أنت حاركين الفان مقيمة ده ويعني زحمة وضعي مقيم قالك الزحمة هذه كلمة شوقاتها الزفستاني بارانة بزحماتها زاروا يعني
قالك يا زحمتش هم قارن مخايم شنقال جت بيني ما شنقال وضعي شنقال تان هاي بيجي قضايا كابتنيا يقنك عارف ايش شنقالش مرة مثلا آفاق وضعي وش مرة بس حد ليني ليلى أزدخازي ليلى أزدخازي مش مرة بيجي دخازة اللي بقولي التدكم يعني زقتنا تدبرم وان بيرا ورياج البيرات إنهم بس دي سانجي متخصص بيج متى قالوا بشتي صلاة وهاتي رزقار كرن تاشيايا وان بين صالن نخوشين داعش جبير بكي أكيد أنا تشبيه كنا والله نكارن شبيرة كم خلال 6 سالة دجي أقول جم خيمي دنا باب نبرة دا كم أوجي دوري من التشوا بدرتني تشوا كارم يعني حياته خو تشوا كارم بمشينم زحمة المفقدين. بله سعيد قال لك جو قربانيين داعش تزام صالن بوري دا قدر كتنو برانيا وان هذا ألمانيا كن جيبونا ده برنامج ألماني ده هلبتا أو بويا يعني تدبيجي أو شهر سريع جبوان كاسين قربانيين دست داعش للشنغالي؟ ما مستعد خيل بريس برسيارة جواب بدم مدبي جمع خشكا ليلى وهمو ناجيات دي أموان سر بلندن هكا نجوان با یکی نزانی ازدی یعنی یکی نکاری کیسه ازدیاب جهانی بدن آساندن سرکیش آوانجی نادیا مراد و فریدا و گلک ناویندی هک بهسترین خوا کاری نجار بریا که هفتی چند فرمان سر ازدیاد هنجار بریا بهستری خوب شجاعت خوا کارن مجتمع دولی و کیسه وکا مناقشه بک سر پرسیارا جنابیتا السالا 2015 وەکە یەکیش مقاطعیت ئەلمانیا بناوی بادن-وورتمبێرگ 1100 کەچبوو زارۆکێت کە کەتینە دەستێ داعشدا ڕزگاربێن دەستێ داعش ئانینە باژارەی ئەلمانیا حەقێ مێ وەکە شەخسێکی نەناجێ نینە ئەزبیژم ئەف حەلا سەرەکیە لێ مقابلێت کەمە پیرەکرین وەکە ڕێکخراوە فەریدا ئەشخاصێت کەم بێگڕەکارت کردن ئەلمانیا گەلێک جوان ئەو کەس بوونێن دەستێ داعشدا بتریە وان ئەکەم مقارانەکێ بکەن لێ دەرێ یانجی ئەو ناجیاتێت کەم پادەت بینن و باشیەکە بتر هەیەش بەروێ دەرێ لە بێژم بتر ڕێعا ئیجتیماعی هەیە یانجی کارن بچنە ئەم مەدرسە کارن زمانێکی بەعالە من دعمەکە نفسی هەیەش هەمووی مهمتر ئەو دعما نفسی لە کوردستانی و لە عراقی بشکلێکی کافی نینە افتشت گەلێکی مهمە هەکە دعما نفسی یان استشارە نفسی سعید متخواست از بپرسم ئایا ئەوین کو لە ئەلمانیا و چەند ساڵە لەگورن يعني كتنا جواك ألماني يعني دقل ألمانيا جنجانا يعني هشتا وكو غريب خد بينن هناك جواني دا عمري وان مزل هناك جرى زحمتش بر زمانك جدايا كالشرك جدايا لي اوين عمري وان نتقلك المزل قالك جوان وهال مستواك زمان هكا بيجن مستواك بيفن هكا نكي مي مستواي بيجن نيتف سبيكر قالك جوان في دري دسبيك لينا تشنا مدرسة يان جامعة كي تخوندن يان جي كارا كيت كان أفرصة الكردستاني وعراقي قالك زحمتن هكا مقارنة كي خاصة تعليمي بتريا وان كارا فقرنا مدرسة باشا سعيد از دخارم دمكي كرت معي از بدم ليلى عجلي من تخصص اشتر بفرسم يعني تشالكي وهنا رجع تشارشموي بيروريا 8 ساليه اگر بكرتيش مره بيجي او تشيا سعيد فرمو باشي ازي بتنجم ليلى ل 38 لسالفاغارا بيرورياكم كوجيا ازديا لباجار شتوتغارت لألمانيا رخرا فريدة نيف دولتي بتعاون وبمبادرة نادية أمي كونفرنس كي لباجار شتوتغارت شيكن بهادر بونا قالك كساتي وسياسية ألماني وديسا وقت جواك إيزيدي نبتني لشتوتغارت لي ديسا جي لبيجن العراقي الشنغال بيت التعايش كومالاكا سعيد من نيف دقيقة معي أزبدم ليلى تتشل برا بود صبا رجاء بيرهاتني وتشتت خوازي بيجي ودي هشت الناحية خانتي أم الدعوة كلينا كجري ودري كأول تشمارة كنت عميد مثلا مطالب يخوم التالبين كجري أو تشمارة كنت سفير وجد دعوة كلينا كجري أو تشمارة كامش وان قاسم براسي ما في أمدد كمنش عراقي كم ناجيات عراقي تحق إيمانين هذا نواش برأفش صالة
يعني حقي ما هموت خوين وهاتان هكت تكيجي تشتكيش مرة ناكريا وما تشتكى هرتا مثلا هي مهم تريكا من بيجي مدريد بس يعني هكا ظلامي ما مري جبن رفقاتي وان بدنا ما حتى كأمضان كأهلك كما يكشتيها وما يعني ابدا عشها وبين حقا براسي ابيك اسيفي دكم داخوازن كوددكي صالابي لفي وقتي لفان روجان بجيب الليله خلف رزقار بيا كولتيا داعش جزاخو وسعيد قاسم سليمان جري خستيا فريده الجالماني بمربون ازقل كي سباسيا ودكم محەممەد ئیسلامی سەرۆکی ڕێکخراوی وزەی ئەتۆمی ئێران ڕۆژی دووشەمە ڕایگەیان ئێران توانای تکنیکی بەرهەمهێنانی بۆمبی ئەتۆمی هەیە بەڵام نیازی نییە ئەو کارە بکە. ئیسلامی لێدوانەکانی کەماڵ خەرازی ڕاوێژکاری باڵای ئایەتۆڵا عەلی خامنەی دووپات کردەوە کە لە مانگی حەودا گوتبووی و لەوانەیە بەرژەوەندی کۆماری ئیسلامی لە چەکی ئەتۆمیدا بێ بانگەشەیەک کە لە مێژە ئێران ڕەدی دەکاتەوە کە بە دوایدا بێ. ئێران لە ئیستادا لە ڕێگای بەکارهێنانی سەدان سنترفیوژی پێشکەوتووە خەریکی پیتاندنی یۆرانیۆمە و ڕێژەی پیتاندنی هەندێک لە ئامێرەکانی دەگاتە 60% و ئەمەش نزیک بووەتەوە لەو 90% کە پێویستە بۆ دروستکردنی چەکی ناوکی. ڕێژەکە زۆر لە سەروی ئەو 3.6% کە لە ڕێکەوتنەکەی ساڵی 2015دا بۆی دیاری کرابوو. سەرۆکی پێشووی ئەمریکا داناڵد ترامپ لە ساڵی 2010دا لە ڕێکەوتنە ناوکیەکەی نێوان ئێران و ئەمریکا پاشگەز بوویەوە و سزای قورسی بەسەر ئێراندا سەپاند و ئێرانیش لە وەڵامدا سنوورە ئەتۆمیەکانی کە لە ڕێکەوتنەکەدا بۆی دیاری کرابوو پێشەلی کردن. وەزارەتی بەرگری تورکیا ڕایگەیانی یەکەم باری دانەویڵەی ئۆکرانیا ڕۆژی دووشەمە لە بەندەری ئۆدێسا دوای ڕێکەوتنێک بە مەبەستی ڕزگاربوون لە قەیرانی خۆراکی جیهانی دوای لەشکرکشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بەڕێکەوتووە. وەزیری ژێرخانی ئۆکرانیا ڕایگەیاندووە کەشتێکە 26,000 تۆن گەنمە شامیل لە خۆ دەگرێت. تورکیا ڕایگەیاندووە کە کاروانەکانی دیکەش بە لە بەرچاوگرتنی ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ رووسیا کراوە لەسەر بوونی کۆریدۆرێک بۆ گواستنەوەی دانەویڵە بە دوای ئەم کاروانەدا دێن. لە 22 مانگی حەودا ئوکرانیا و رووسیا ڕێکەوتنێکی گرنگیان لەگەڵ تورکیا و نەتەوە یەکگرتووەکان واژۆ کرد بە ئامانجی کەمکردنەوەی قەیرانی خۆراکی جیهانی کە بەهۆی ڕێگریکردن لە گەیاندنی دانەوێڵە لە دەریای ڕەشەوە دروست بووە. تورکیا ڕۆژی چوارشەمەی ڕابردوو ناوەندێکی تایبەتی هەماهەنگی هاوبەشی لە ئەستەمبوڵ کردووەتەوە بۆ سەرپەرشتیکردنی هەناردەکردنەکان. سنتەرێکە لەلایەن بەرپرسانی مەدەنی و سەربازی هەردوو لایەنی شەڕکەر و نوێنەری تورکیا و نەتەوە یەکگرتووەکانەوە کارمەندەکانیان بۆ دابین دەکرێت. ji bo agahiyên dawî emrû bikin Ozlem yasak jinavendê peyamên dengê Amerîka Ozlem dem baş çi pêşhatên nû hene gelo ew genim gehiştiye? دقیقاً که ام نهاد داخفن لبندی کو کشتیا رازونی یا با آلا سیرا لیونا بگیهیجه بر آوین استانبولی و کی تزانین وزیر بروانی ترکیه هولیسی آکار ایرو راگاهاند کو اوه ev keşti sibe seçemiye jehela timeki hevpar ya Türkiye neteveyn yekbuyi u Ukrayna u herwaha Rusya'ya ve vere kontrol kırın u pişti kontrol kırına li İstanbul'e keştiya ku 26 ton lazut barkriye evi revitiya xoya berbe Lübnan'e bidomine. Herwaha veziri binesaziye Ukrayna ji be peyameki pişras kır ku keşti ji bendera Odessa derketiyeri. Herwaha dahil veki tezanin ku ev derketina keştiya îro ji hêla hem neteveyiniyek bûyî û hem jî hemû cîhanê wek ceribandinek peymanê tê nirxandin û gelek aliyan li ser vê yekê peyman belav kirin. Başa peyman wê bidoma rêz wê lê weregirtin? Belê dexîl berdevkê Kremlînê Peskov got ku ev keştiya gihandina ev keştiyê ew ê ceribandinek be û li gor vê ew ê gavên pêşwere avêtin. Her wiha karbidestên Ukraynî jî diyar kirin ku hevde keştiyên din ku nêzî 600,000 ton dexil ku piranî genim barkirîne li benderên Ukraynî rawestîne û ev derketina keştiyan evê berdevam bike. Balê Ozlem spas îro li Diyarbekir amedî jî nerazîbûn pêk hatin li dijî êrîşan li ser sê navendên Elewiyan li Enkereyê.
بله کسی کو ایریش کری هاتیا گتن لی علوی کتنا خاما او لکاریا خوا چونکو او دیبیجن او ایریش پلان کری بو و رنگ دوباره بن راپورتا خجان فارقین لسیمه هدا روجا دسپیکا مها روجا محرمه لأنقره والسوازه لسر جمخانه علویان ایریش پیکاته ایریشن لأنقره جعلی همان کسیوا پیکات لدجي إيريشان لآمده لناوندا جمخانه پیر سلطان عبدال داخوینی کات داین. ریوه بری جمخانه دیاربکر آیدناتlı داخوینی خوند او إيريشن گل ترکیه لسر علویان پیکات نببیر خست آن زمان اف کماسیه دسلاتیه. حتی دست نشان کردن لأنقره إيريشکار سه جمخانه همان کسه او حتی ifade کردن مترسه که اف إيريش پلان کریبه او دخوازن پلان کاوسه لسر علویان لترکیه تخن مریته. ام علوی د آلیکی دا جبو ولاتیک وکهف تکوشینه ددن. د آلیکی دا جی ام دزانن لترکیه حتی همی باوری نتو اول ناسنامه آزاد نبن ام علوی جی نکارن آزاد ببن. علوی دخوازن به همه هولگلیان سروان ایریشان هرن و دوباره کرن جمخانه مالین پیروز این علویانه اوش دولت خواستن کدوه جمخانه وکا عبادتخانه بین قبول کرن و دستور بنگهین دا جی ورب جی کرن. بردبکا گروبا HDP مرادانش بشتاشید داخویانی دا آماده بو ویجی ifade کرد که حکومت خوازه ایریشکار وکا پرووکاتور بده نشاندان لی ادعا کرد که برپرسه سرکه سیاستا دسلاته. Ankara merkezinde bu ülkenin başkenti لناوندا پایتختا انقره لسر جمخانهان ایرشک بکده لی بلا کس لویویه نبه گو امباوری لداخویانین فرمی بینین و قبول بکین تنه اف پلانه یا ایرشک پرووکلاتوره. برپرس وان ایریشان سیاست دستحالات آگو آشتیان نافخوایی یا ولا جیری دگه همی باوریان لحف بکن دجمن. دخوازن رواین علویان پشگه بخن. ریبه برین جمخانه علویان خم فکرین خواه و ها آن زمان. Bu saldırılar bu kriz dönemlerinde ددمین کریزان دا هر چه حکمت نزانم لی هما هر دمه ایریشان لسر علویان ددن دست بکرن و بسر شوراجگر و دموکراتان دا ددومینن. به ایریشان پلانین کاوسه دکن هل بجارتن نیز دبه. حکومت کتیا ناوا تنگاسیه که اف ایریش دبه کو انجاماوی بجی هل بد دبه کو پرووکاسیون جبه جبو برسوه هزویه لی پر واتداره کسک در روژه که دا لسر سه جامخانه ان ایریشه بکه دبکو لپشتوی هند هز هبن او جی دبکو روجن پیش دا رونی ببه. Seçimin yaklaşmış olduğu bu süreçte özellikle د پروسا کو جبو هلبجارتنا نیز دباو و مها محرمه یا کو جبو علویان پیروزه ایرشا سر جمخانهان نتشتکی جریزه. اف ایرش تنه خدمت دکه جبو ولاتی برب کاوسه و خرابی و پفچونان دا ببه. جبر کو ین جی پفچونان سودی دگیره حکومته جبو کو دخوازه هزا خویا وندا دکه بوان تکوز بکه. د سلاتیا وی ولاتی باج دزانه گرجدل بخوازه دکارت ناوا ساعته که دا هزا پشت ایرشکار و آرمان جوان رونی بکه. جبر کو آرامی و حضور ولات ارکا دولتیه. خدیجان فارقین دنگ امریکا دیاربکر. أظن بابتن كو دمي برنامج الريدا ما أم نشاني وبدن يعني شوارع بيشكش بكن لدي سانجي صباحي دي ما أم بريخو بدن بيشهاتن أمريكا وجهاني وتايبل جي عراقي جي بجمان بيرواريا إريشا داعش للشنغالي جي دي سانوي بابتي نافروك الرابورت وهافيفين النبا. هەروەها دەخیل دەشتوانن بینەرانمان بینەری بەرنامەکەمان بن لە ڕێگای پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا و لە ڕێگای ماڵپەڕی دەنگی ئەمریکا و هەروەها فەیسبووکی دەنگی ئەمریکا و هەروەها بە شێوەی ڕاستەوخۆ دەتوان بینەری بەرنامەی کورد کۆنێکشن بن بە شێوەی ڕاستەوخۆ لە ڕێگای ئارتیەوە. بله ئاتا سباهی و بەرنامەکە نویا کورد کۆنێکشن میڤیا خۆشی و شادیە ژووەڕە دەکین و نەهاژی ئەم دەبێژین خۆدا حافیز. هەر شاد و بەختەوەر بن.